موچەی 2026 چی بەسەر دێت؟ موچە لە چاوەڕوانی دروستبوونی دوو حکومەتدا. هەمووان باسی موچەیان کرد، بەڵام قسەی ڕوون لەباری چارەنووسی موچەی چەند مانگێک نەکرا. تەنها چارەنووسی یەک موچە بەڕوونی دیارە. موچەکانی ساڵی داهاتووش چاوەڕوانی دروستبوونی دوو حکومەتن. پرسێت بەینە هەرێما کوردستانê û بەغداش هاتنەکردنê bi taybet babetê şahistê dareyê herêma Kurdistanê موچەی ئەوانیش بەڵێن نادای ku dê zûtirîn wextba rojê dahatî موچە هێنێرن ئەڤە ئەو بەڵێنەیە ku وەدا. ئەمە قسەی مەسەرۆر بارزانیە دوای کۆبوونەوەی لەگەڵ محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق، بەڵام هێشتا بەرچاوی ڕوون نییە بۆ گرنگترین بەرزکە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستانە. سەرۆکوەزیرانی عێراقیش قسەی ڕوونی لەبارەی موچە نەدراوەکان و موچەی ساڵی داهاتوو نییە، تەنها ئەوەندەی وت کە کێشەی زۆری موچەیان چارەسەر کردووە، بەڵام ناردنی موچە بەردەوام دەبێت چۆن و بە چ میکانیزمێک ئەوەی ڕوون نەکردەوە. هەرێمی کوردستان خۆی لە بۆشایی یاساییدایە، دوای ساڵێک لە هەڵبژاردن هێشتا پێک نەهاتووە، بەڵام چاوەڕوانی حکوومەتی نوێی عێراقە. ئەو ڕێکەوتنەی بافڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە 15 تەمووزی ئەم ساڵدا بنیادینا تا کۆتایی ئەم کابینەیە و کۆتایی هاتنی ساڵی دارایی عێراق کاری پێدەکرێت. دوای وادەیەی ترکاری حکوومەتی هەرێمە لەگەڵ حکوومەتی نوێی عێراق ڕێککەوتن بکات لەسەر موچەکانی ساڵی 2026، بەڵام ئەوەی ڕوونا دووەکەوتنی پێکەنانی حکوومەتی نوێی عێراق و هەرێمی کوردستانە کە هەردوو لایەنەکە کەوتونەتە بۆشایی یاساییەوە، کەواتە چارەنووسی موچە بەندە بە پێکێنانی دوو حکوومەت کە دوای پێکێنانیان گفتوگۆی دەکەن. هەر بۆیە ئاشکرەیەکە موچە نەکتەنها بۆ 2025 بەڵکو لە 2026ش ئەگەر زۆر ڕێکەوتن بکرێت هێشتا چەند مانگێک لە ساڵی داهاتوو بەم دۆخەوە دەڕوات. ئەو کات ئاسوویەک لە چارەنووسی موچە دەردەکەوێت.